خواهی پروردگار قبول ناکە مساومە لەسەر دینەکەی بکەین ئێمە حڕ نین لەو شتەیە ئێمە ناتوانین بڵێن دقەی چەکە بە نوێژی مەغریبەوە دوور کاتی کە دقەینە بە هەر دوور کات ناتوانین پێی بڵێن چکە ئەو پێی کافر بوو ئێمەش ئەگەر وتمان باشە ئێمەش کافرەبی ئێمە ناتوانین ئەو قەرارە بدەین چۆن ناتوانین نوێژی مەغریب بکەینە دوور ڕکات و عیشا بکەینە یەک ڕکات یا سێ ڕکات ئێمە بەو شێوەیەش ناتوانین لە خۆمان و مەنهەجێکی تر وەربگرین قانونێکی مخالف بە دینی خوا وەربگرین خوای گەورە قەراری وا داوە ئەفەرمێ وەللذەکەر مثل حەظ الأنثەیین لە میراتە ئەفەرمێ نێرینەیەک حیسەی دوو مێینە وەربگرێ ئێمە ناتوانین بیگۆڕین لەبەرچی لەبەر تەشریعێکی خوای پەروەردگارە یعنی قابلە من بەڕەحمتر من بەرامبەر بەم خوشکانەکە دانیشتم وەک لە خوا خوای پەروەردگار بەڕەحمترە ئەو ئێوەی خەلق کردو وایش ئەو قانونەی بۆ داناون لەبەر ئەوە ئێمە حڕ نین لەوەی کە داخلی ئیسلام بووین بە کەیفی خۆمان تەسەڕوف بە ئیسلامەوە لەبەرەوە حرەکەتەکەمانە بێ عەقایدی بێ نابێ مساومەی لەسەر بکەین نابێ لە حوکمی ئیسلامیشا بە زەیمان بە خەڵکە نایەتەوە کاتێکە حوکمەکە دەرەچێت و بە هەمان شێوەیە ئەو عەقیدەیە پێویستە لەناو ئێمە حرەکەت بکە بکەوێتە جموجوڵێک خەڵکی وا بمانناسێ بڵێ کورە کاکە بەخوا ئەمانە کە لە ڕەقێکن یەک زەڕە لە دینی خۆیان نایە لەخوا ئاوایە يعني اگر ئافرەتێکی کافرە بێوێ سینەی یەکێک لێوە ببینێ بە سنگی ببینێ لێوە مادام شەرعەن بۆی جایز نییە ناتوانێ بیبینێ با هەر ئافرەتیش بێت جا تەڵەنەوە حادیسەیشی ئاوە ڕوویدا ئافرەتێکی غەربی بوو ئەویست بەس لاملی ئافرەتێکی مسلمان ببینێ ئافرەتی مسلمان کەوتی ببوورە ناتوانێ ببینێ تیاخە خۆ من ئافرەتم بۆ کەوتوتی نا بەس تۆ ئافرەتێکی مسلمان نیە ئەمڕۆ نابێت ببینێ ئەوەی لە پیاوی مسلمان حرامە ئافرەتی مسلمان ببینێ لە ژنی کافریش ئەو حکمەیە ئەوە خۆ تیا حڕ نین مخەیەر نین بڵێن دەقەی ناکەها فەرموو ببینێ ناتوانین چونکە کە تۆ بینیت گوناحێکت بۆ خۆت کردووە ئەگەر حەڵاڵیشت کرد پێی کافرە دیوارەکانی محەدەدن ئیسلام یا وەری مەگرە حڕ بە بۆ خۆت چیەکەی حەزەکەی بڕۆ شەو ڕۆژ مەشروبی دنیا بخۆ چی حرامە خۆی بڕۆ بیخۆ بەس کە هاتی کە ئیسلامەوە حڕنی بە کەیفی خۆت بیکە ئیسلام یا مێرە ناوی یا کە هاتی ئیسلام ئەوێ متەکامل وەرگیرە جوانترین ئافرەتی ئەم شارە گەربێنن لوتی ببڕن چی دەرەچێت چاوێکی هەڵکۆڵن چی دەرەچێت ئەی خەڵک ئێستا هاتووە تەنها لوتێکی دروست کردووە وتێتی ئەمە ئیسلامە ئەخە بە تەنها لوتێک نابێ بە ئیسلام تەنها نوێژێکی کردو نوێژێکی هەڵپڕوزا و نیوەی بێدەستنوێژ نیوەی خەواڵ و نیوەی ماندوو بێ سنەت نە ئاگای لە هیچ شتێکی هەیە ناوی ناوە ئیسلام ئەمە ئیسلام نییە ئیسلام بریتیە لە هەموو ئیسلامەکە بە کۆمەڵ ئەنجا پێوترە ئیسلام لەبەرەوە خوای پەروەردگار ئەو بە هیچ شێوەیە قبوڵ ناکات